سڵای خۆی گەورەتان لێ بێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن. جا ئەم دانی مۆسیقا بناسنەوە یەکەم دانەیە باس موزیکە بکەین اینجا. لە ڤیدیۆی ئەمڕۆ باس لەواکەین کەوا چۆن ئەم کاتژمێرانە بەکاربێنن بۆ بیخەنە سەر جەڕەس، هەم بۆ خەبەرکردنەوە، هەم بیخەنە سەر جەڕەس بۆ تەکنیکی پۆمۆدۆرۆ بۆ سعیکردن، هەمووکو سعات بەکاری بێنن، هەمووکو زانینی بەروار بەکاری بێنن ئەمڕۆ چەندی مانگا ڕۆژەکە و بەروارەکەش، هەم بزانن ئەمڕۆ چەند شەمەیە. ئەمەش بۆ پلەی گەرمی ژوورەکەیە، بەس نازانم ڕاست بێیانە سە نووسراوە 27 پلە، هەست دەکەم ڕاست بێت تۆزێ نازانم. بەرحاڵ ئێستا پرسەتانەکەم چۆن ئەو بەشانی چاکەن، یعنی چۆن بتوانانی بیخیتە سەر ساعتە ڕاستەکە و ڕۆژە ڕاستەکە و بەروارە ڕاستەکە و چۆن بتوانین بیخیتە سەر جەڕەس بۆ خەبەرکردنەوە و بیخیتە سەر جەڕەس بۆ سعیکردن. چونکە زۆربەتان ئەم ساعتان لای من کڕی بوو تو بوتان مامۆستا نازانین بەکاری بێنین، بەڵام منیش بڕیارما بیکەم بە ڤیدیۆیەک بۆ ئەوەی هەمووتان بتوانین ئیسفادی لێکەن، ئەوانەشتان کە لای من یان خۆت لە شوێنی تر کڕی بێتان توانن ئیسفادی لێ بکەن بزانن بەکاری بێنن. جا یەکەم شت کە ئاسان بێ پێتان بڵێم چۆن بەکاری بێن ئەم ساعتە، با بیخینە سەر تایمەر، یعنی یەکێکن لەوانی کە ئێوە بۆ تەکنیکی سعیکردن بەکاریێنن. بۆ نمونە تو ئەتەوێت 25 دقە سعی بکەیت و 5 دقی ئیستراحەت بکەیت، چۆن ئەمە خیتە سەر 25 دقە کاتێکی کەم بێتەوە، بۆ نمونە ئیخیتە سەر 25 24 23 ئەوە کەمە بێتەوانێ پێتان ئەڵێم ئێستا هەنێک کەسی تر هەیە ئەڵێ مامۆستا حەزەکەم 20 دقە سعی بکەم، ئەوەش عینش دەتوانی. یەکێکی تر ئەڵێ مامۆستا 50 دقە سعی بکەم و 10 دقە ئیستراحەت بکەم، هەموو یەک شتە. ئێستا بۆ نمونە یەکێکن لەوانی کە بە تەکنیکی پۆمۆدۆرۆ سعیەکەن. پۆمۆدۆرۆ چییە؟ واتە 25 دقە سعی بکەیت و 5 دقی ئیستراحەت دەکەیت. گریمان من ئێستا سعی یەکەم، ئەمە 25 دقی تر ئەمە جەڕەسم بۆ لێ با بووی ئاگادارم کاتەوە کە کاتەکەم تەواو بوو، کاتی سعیکردن تەواو بووە. چۆن چاکیکەم بەم با پێتان بڵێم زۆر ئاسانە. هەموو هەرێک لەم ساعتانە بۆی داشناون ئەمانە چییە؟ هەمویان 4 دوگمە لە پشتەکانە هەیە، هەر هەمویان هەمویان 4 دوگمە لە پشتەکانیانە هەیە. باشە ئێستا من چۆن بتوانم دیقەت بن هەموو یەک شتە. ئێستا من چۆن بتوانم ئەم ساعتە بخەمە سەر 25 دقە سعیکردن، ئەمە 25 دقە سعی بکەم 5 دقی ئیستراحەت بکەم. یاڵا باتە فردام بکەم. لێرە 4 دوگمەکە چی نووسراوە؟ یەکەم دانە نووسراوە ADJ، دووەم نووسراوە تایمەر، سێم نووسراوە سێت، چوارەم نووسراوە مۆت. سێریکەن یەکەم ADJ یەکەیە، جا لەبەریکەن ئەو شتانە پێتان ئەڵەم چکە دوای ئیشمان پێوێ. ADJ تایمەر سێت ئەخیریش نووسراوە مۆت. باشە ئەوشمان زانی. ئێستا ئێمە ئەمانە نەخەبەرمان کاتەوە، خەبەرکردنەوە شتێکی ترە. ئەمانە 25 دقە کاتەکەمان بۆ کەم کاتەوە، بۆ نمونە بڵێ 25 24 23 چۆن ئەوە بڕوە وەرە سەر بەشی تایمەر. ئەمە تایمەرە، ئەمە جارێک هاتین ئەمە تایمەرەکەیە. جارێکی تر وەرە خێرا پەنجە بنێ بەچێ بە سێتە، دائیمەن ئیشمان بەم سێتە ئەبێ، دائیمەن لە هەموو شتێکە. ئەوە سێتەکە پەنجەمان پیانە، سێم دوگمەیە. ئەڵێ چەند ساعتی تر جەڕەسێ بۆ لێ بم، یەکسەر ئەو پیشانەیە. من ئەمە ئەو بکەمەوە بە سفر، چکە ئەمەوە 0 ساعتی تر و 25 دقی تر جەڕەسم بۆ لێ با، بەڵام ئەم نووسرا 23 ساعتی تر جەڕەسم بۆ لێە، بەس من 23 ساعتم ناوێ. چۆن بیکەمەوە بە سفر؟ وەرە سەر ADJ، لە ADJ ژمارەکان زیاکە بۆ سەرەوە. یەک جار پەنجەی پیانم بێ بە سفر. ئەگەر ئێوە نەبوو بە سفر چەند جاری تر پەنجەی پیان بنێن ژمارەکان لێرە زیاکە تا لە ئەخیرا بێتەوە بە سفر. ساعتێک لە ڕۆژێک چەند ساعتمان هەیە؟ لە ڕۆژێکا 24 ساعتمان هەیە. بۆیە ئەتوان بۆ نمونە گریمان ساعت 5 ئێوارێ 5 ئەتانەوێت بیکەم بە سفر، نەک ساعت 5 ئێوارێ باڵێن نووسراوە 5 ساعتی تر جەڕەسێ بۆ لێیە. چۆن ئەو 5ەکەمەوە بە سفر یەتە سەر بەشی چی؟ یەتە سەر بەشی ADJ-یەکە، یەتە سەر بەشی ADJ-یەکە و تەمان دیارێکی هەنگاوکانی پێشووتەکە پێم وتی، دواییتە سەر بەشی ADJ-یەکە و ژمارەکان زیاکەی هەتا بۆنە 5 نییە بڕۆ هەتا بە 24 اینجا دوای 24ەکە بێتەوە بە سفر، ئەوسە بوو بە سفر. دوای چی بکەم؟ وەرە سەر بەشی سێتینەکە دیسان، ئەو سێتینەکەیە لێرە دقەکە بۆ چاکە. ئەتوێ 59 دقی تر جەڕەسێ بۆ لێ با؟ نە، ئەمە 25 دقی تر جەڕەسم بۆ لێ با. ئەی چۆن ئەو 59 یەکەم بە 25 وەرە سەر بەشی ADJ-یەکە، ADJ لەبەریکەن بۆ زیادکردنی ژمارەیە. وەرن 25 جار بڕۆن هەتا ئەبێ بە 25 دقە. ئەمە 25 دقە چی؟ ئەمە دوای 25 دقی تر جەڕەسم بۆ لێ با بۆ سعیکردن. طبعا عادەتەن نووسراوە 24 لێرەیە. بۆچی منی خەمە سەر 24 چونکە لێرە نووسراوە 59 ثانیە، یعنی وەکو وا بێ 25 دقە سعیکردنەکەو بێ کە ئۆکێ لێ ژمارەکە کامەکا وردە. باشە ئەتوانن ئەو 59 کرد بە سفر. ئێستا مە سعات بوو، یەک جار پەنجەمانە بە سێتەکەیە ساعتەکەمان کرد بە سفر، یعنی دوو جاری تیش پەنجەمان پیاناوە کە ئەکاتە دوو جار بە سێتەکەیە بوو ئەوەی دقەکەمان بۆ چاکە. ئێستا گە جارێکی تر پەنجە بنێن بە سێتەکەیە سانیەکەمان بۆ چاکە، با پەنجەشی پیان بنم تاقیکەینەوە بۆتان، هەرچەندە زۆر گرنگ نییە، بەسەر با بزانن سانیەکە چۆنە گۆڕێ. لێرەیە گریمانێکێک حەزەکە یاریەک چالنجێ شتێکی هەیە 20 ثانیە ئەو سەرمەکەم بەناوتە شتێ بۆ نمونە چۆن ئەو 20 ثانیەکەمە بێتەوە لێرەیە
دیسان لە بەشی ئەیدیجەکە کوانەمە ئەیدیجەکەیە ژمارەکە زیاکەنها بوو بە سفر ئەتوانین بەدڵی خۆ زیایکە بەس نەڵم با سفر بێت باش ئێستا چیەکەم ئێستا کەواتە دوای سفر ساعتی تر و 24 دقەی تر و سفر ثانیە چیم بۆ لێ جەڕەسم بۆ لێ ئەدی باس ئێستا بەچی بکەم ئێستا 52 جار بنێ بە تایمەرەکە جەڕەسی بۆ لێ ئەمە جارێک باشە مێ تاو جێگیر بوو ئەمان جاری دووهەم ئەها دیقەت بن کەمە بێت و کاتەکە ئیتر وردە و دەکەمە بێتەوە من ئالێ رادانم سعیەکەم سعی خۆمەکەم و دوای 23 دقیقە جەڕەسم بۆ لێیە ئیتر ئێوە بە هەر تەکنیکێ بیکەن توان ژمارەکەم بەدڵی خۆتان بڕن پێم وتن وەکو دوای پێم وتن جا ئێستا ناڵم من سعیەکەم گریما جەڕەسم بۆ لێ کە جەڕەسم بۆ لێ ئەیە نۆ جەڕەسی هەیە دوای فەرتانەکەم چۆن جەڕەسەکانی بگۆڕن یعنی نۆ جۆری جەڕەسی تایە بەدڵی خۆ دانیکان هەڵەبژێری کە جەڕەس لێ نایە تۆ پەنجانی بە سنووزەکە لێرە نووسرا و سنووس ئەها پەنجانی بە جەڕەسەکە و تاوەتە جەڕەسە بۆ لێ نایە یعنی مانای ئەوەیە کاتی ئیسراحەتە یاڵە تۆ 25 دقە 24 دقە چەندێکە 23 دقە سعی کردووە کاتی ئیسراحەتە کە کاتی ئیسراحەتە پەنجانی بەوەیە و ئەڵێ باشە ئیترەچی ئیسراحەتەکەی 5 دقە بۆ 5 دقیقتر بڵێ با 5 دقە ئاگدارم کاتەوە بۆ ئیسراحەتەکەم بەس 5 دقە بێن بس من لەبەرەوەی ڤیدیۆکە درێژ نەبێتەوە دیسان هەمان هەنگاوتان بۆ ناکەمەکردنا هەمان شتە زۆر ئاسانە هەر شتێک ویستان کاتێکی کەم بێتوانێ بۆ نمونە لە دەبچێ بۆ سفر ئەڵی دانەوە هەشت هەمووی پێویستە بە تایمەرەکەیە باشە بۆ هەموو شتێک ئەگەر بچێت کاتێکی کەمتر بێتەوە باشە ئەمە ئەومان زانی بۆ بەشی تایمەر ئەتوانین بەکاری بێنین بۆ کەمکردنەوەی کاتەکان و بۆ تەکنیکی سعیکردن و پۆمۆدۆرۆ هەرچیەکە بەکاری بێنین ئێستا ئیشمان بە ئەم دوگمەی ترتیانە بە تایمەر نییە تەنها بۆ ئەو شتە ئەتوان بەکاری بێنن ئەومان زانی هەستە دوای 22 دقیقە جەڕەسمان بۆ لێیە باشە ئێستا من ساعتەکەم زانی تایمەرەکەم زانی چۆن چاکیکەم ئێستا من ئەمەوێت چی بکەم ساعتی ناو مۆبایلەکە چاپ عفونە و ساعتەکە خۆی چاپ بکەم اینجا هاوڕێیان بۆ ئەوەی ئێستا بزانین کە چۆن ساعتەکە ڕێخین بۆ نمونە ئێستا ساعت چەنە چۆن بتوانین ڕێکی بخەین سێریکەن گریمان ئێستا ساعت چەنە ئێستا وا حسابەکە ئەم کە ساعت حوتە با بڵین ئێستا ساعت 11 شەوە یان توزام 12 شەوە هەر چەندێک بێت چۆن چاکیەکەین ها وەرە سەر بەشی سێتینەکە عینەشی سێتەکە ئەمە هاتینە سەر سێتەکە ئێستا ساعت چەنە با بڵین هەشتا یەک جار پەنجا بنێ بە چیە بە ئەیدیجەیەکەیە ساعت چەند بوو بۆ نمونە دەیە سێ جار پەنجی پیا بنێ ئەمە با بڵین ساعت نوێی شەو ئەمە ئەوە دوای دیسان پەنجا بنێ بە سێتەکەیە بۆ ئەوەی چی بکەی بۆی ساعتەکەی بگۆڕی دقەکەی بگۆڕی ساعتەکەمان گۆڕی گریمان ساعت 9 دقەیە وەرە حەوت جارهان نووساوە سێ حەوت جار پەنجە بنێ بە بەشی چیەکەیە یەک جار پەنجەمان نا بە سێتینەکەیە سێتەکەیە بۆی بچێتە سەر دقەکە ئێستا حەوت جار پەنجانی بە ئەیدیجەیەکەیە کە بۆ زیادکردنی ژمارەیە ها تا ئەبێ بە با بڵین 9 دقەیە 9 دقەی شەوە باشە کاتە سەمە چیمان کە ساعتەکەمان چاکرد ئێستا دیسان پەنجە بنێرە بە چێکە بە مۆدەکەیە ئۆڕێکمان خست کاتەمەیان چی بوو ئەمیان تەنها بۆ چاکردنی ساعتەکەی سە بزانین ساعت چەنە لەسەر مێزەکە ئادایانی باشە ئێستا چیترمان ئەوێ ئێستا ئەمانەوێ گریمان ئەتەوە ساعت 5 بانی هەستی لە خەو باشە بۆ سعیکردنەکە پێم وتن چۆن کەمەکە ئێستا ئەگەرمانە 5 بانی هەستی لە خەو چیەکەین ها ئەمە مۆدەکەیە دیسان پەنجە بنێرە بە مۆدەکەیە ئاسی ژمارەکانە گۆڕێ ها ئەگە دیقەت بن دوو شتمان ئەیاتێ لە مۆدەکەیە ئەمە ماناتێ ئەوەمان ئاتی لەگەڵ ئەمەیە لەمەیە بۆستە لەمەیە کوانە لەمە ئێستا چاکمان کرد هەبوو بە 9 دقە ئەمە ساعتەکەی پیشانمان ئەیە لێرەیە ئەگە دیقەت بن هیچ زەنگ گەشتێکی لەسەر نییە لێرەیە تا بڵێ ئەگەدارتەکەمەوە بەڵام ئەگە پەنجە بنێتەوە بە مۆدەکەیە کە ئەچێتە سەر ئەمە لێرەیە علامەتی ساعتێکی تایە ئەڵێ خەبەرتەکەمەوە باشە کاتە ئێمە پەنجانی بە دووهەم دوگمەیە دوا چێکین دوایینە سەر سێتەکە لە سێتەکە چێکین لە سێتەکە ئەمانە بۆنە ساعت 5 خەبەرمان بکاتەوە 5 بەیانی چۆنێکین ئێستا پەنجەمانە ناو بە مۆدەکەیە هاتوۆتە سەر ئەمە وەرە سەر سێتەکە یەک جار پەنجە بنێ بە سێتەکەیە ئەمانە ساعت چەند خەبەرمان کاتەوە بۆ نمونە تۆ ئەڵێی ساعت 5 باشە ئەیخیتە سەر 5 وەرە سەر بەشی ئەیدیجەیەکە ساعتەکان زیاکە ئەمە ئەبێتۆ بە چەند ئەبێتۆ بە 5 باشەوە 5ەکەمان زیاد کرد ئێستا مانە 5 و 10 دقە خەبەرمان کاتەوە بۆ نمونە یەک جار تر وەرە سەر سێتەکە هاتینە سەر سێتەکە ئێستا هیتە سەر ئەیدیجەیەکە بۆ زیادکردنی ژمارەکەی بۆنە 10 دقە 10 دقەیین ئەمە 10 دقەکە کاتە بەیانی بەحساب ساعت 5 و 10 دقە ئەبێت چیمان بکە ئەبێ خەبەرمان بکاتەوە ها زەنگەکەی لەسەرە باشە ئێستا چیەکەین ئێستا پەنجانینەوە بەچیەکە بە مۆدەکەیانی تەواو جێگیرم کرد کاتە لە بەشی مۆدەکەیە دووشتمان پیشانەیە هەم ساعتەکە بزانین ساعت چەنە هەم بەیانی بزانین ساعت چەند مەخسۆتە سەر جەڕەس بۆ بەیانی خەبەرمان کاتەوە ئاسی مۆدەکە کەنسە پەنجانی بە مۆدەکەیە
ئەمە دانێکیانێ ئەڵێ ساعت 12 دقەی شەوە ئەومان زانی ئەیبزانین گریمان تۆ توێ بزانین ساعت چەند خسۆتە سەر جەڕست بۆ بەیانی ماڵە 5 دقە دیسان پەنجانێمە بە مۆدەکەیە بە مۆدەکەیە ئەمە یەکەم دانە لای چەپ ئەڵم کاتە بەیانی ساعت 5 دقە خەبەرمان کاتەوە باشە کاتە ئەوشمانزانی چۆن ئێستا زانیمان چۆن بیخیتە سەر تایمەر بۆ سعیکردن چۆن ساعتی ئەو چاپ بکەی جای ئێستا ساعت چەنە حەڵی حەزر بشزانی چۆن بیخیتە سەر جەڕست بۆ بەیانی بۆ نە تۆ توێ بانی هەستی لە خەو بیخیتە سەر جەڕست ئەوشمانزانی ئەم سێشتا ئێستا چۆن بتوانین ئەم بەروارە چاپکەین ڕۆژ و مانگەکەی چاپکەین لەگەڵ چیا لەگەڵ بڵین ڕۆژەکەی ئەمڕۆ چەند شەمەیە یەکەم جا چی بکەن وەرنەوە سەر بەشی ئەیدیجەیەەکە هاتیە سەر بەشی ئەیدیجی باشە سەوەرە سەر بەشی سێتەکە هاتینە سەر بەشی سێتەکە دیساوەرە سەر بەشی سێتەکە ئەمە هاتین دیسانوەرە سەری ئەوە هاتین هاوە چرکەکەمان چاکاتوانی ئێستا ساعت چەند و مەسەڵی ساعت 9 شەوە 12 دقی شەوە لەگەڵ دەست چرکەیە بۆ نەڵی 12 دقە و دەچرکەیە بەس ئێمە زۆر عادەتەن ئیشمان بۆ نییە کاتە من هەر چاکی ناکەم ئەشتان بیکەن و بەس فلێ ڕێگە ئەیدیجەیەکەوە بەس من نایکەم کێشە نییە ئێستا دیساوەرە سەر سێتەکە دیقەت بن لێرە ژمارەکە گۆڕێ ئەمەیان چی ئەم ژمارە پێش مشتێ بیرم چ پێتان بڵم هاوڕێن ببورن ئەمەیان لێرە مۆسیقاکانە گۆڕیت نۆ مۆسیقا هەیە بووی خەبەرێکاتەوە بۆ چ سامسایکردن بێ هەستان لەخۆ بێ هەرچێک بێ نۆ جۆر مۆسیقا هەیە بزای مۆسیقەکانی تر چییە وەرسە بەشی ئەیدیجەیەکە هەنگوێ لێکردن ئەمە یەکەم نامە دووەم دانەیە ئەو یەکەم دانە سایلەنتە ئەمە مۆسیقایەکی ترە ئەمەیان چوارەمە ئەمە پێنجەمە ئەمە شەشەمە ئەمە حوتەمە ئەمە هەشتەمە چرکەکان گوێتان لێبوو ئەمەش نوعێکی ترێتی ئەمان یەکەمە بوو یەکەم سایلن نەبوو ئەمەیان یەکەمە بەس یەکەم زۆی ئاجەمی خەمسە چوارم باشە کاتە ئەوشمانزانی سەوەرە سەر سێتەکە سێتەکە چێگۆڕین سێتەکە تەنها ینی ئێسەمە بەشی چی بوو ئەیدیجەیەکە بوو کاتە لەو شاتوانیمان تەنها چی بکەین توانیمان جەڕسی موبایلەکە بگۆڕین هێشتا نەماتوانین بەروار شتێکی چاپ بکەین ئەی چۆن چاکیکەین وەرە سەر بەشی مۆدەکە ئەمە هاتینە سەر بەشی مۆدەکە باشە وەرە سەر بەشی سێتەکە نەماتینە سەر بەشی سێتەکە ئێستا چیەکەین ئێستا لە بەشی سێتەکەیە ئەتوانین ڕۆژەکان بگۆڕی نووسراوە یەکیمان ئەمانوی ئەو ڕۆژە بگۆڕی نووسراوە یەکە بەس ئەمڕۆ یەک نییە مانس لێرە نووسراوە مانس لێرە نووسراوە دەی یانی ڕۆژ دەیت لە مانسەکە یەکین بە هەشت ئێستا مانگی هەشتا لە ئەیدیجەکە ژمارەکان زیاکەین ئەو کردمان بە چەند کردمان بە هەشت باشە ئێستا دیسان سێتێکی تر بکات چکەیتر تاوا ئیشمان بۆ نەما یینە سەر دەیتەکە ئەمانوی دەیتەکە چاپ بکەین ئێستا نووسراوە یەکی مانگە ئەمڕۆ یەکی مانگە نەخی 23ە وەرە 23 جا پەنجەم لە بە ئەیدیجەکەیە هەتا بێ بە 23 ئێستا چوە سەر 23 مانگ باشە اینجا سەر چیەکەین ئێستا تاوا ئۆکەیەکین یینەوە سەر چی یینەوە سەر سێتەکە چکە سێکن دقت بنەوە لە سێتەکە بزانین ئەتوانین هیچی تر چاپ بکەی ڕۆژەکەی چاپکەی سێکی ناتوانین بەس تۆرە بشیکە تاوا ناتوانین ڕۆژەکە لێرە چاپ بکەی چی بکەین جا هاوڕان ئەگەرمانی ڕۆژەکەی بگۆڕین لێرە نووسراوە وێنزدەی کەمڕۆ فرایدەیە وێنزدەیەکە چاکەین چیەکەین هەنەجار لەم ساعتانە ڕۆژێکی شیتیانە نازان بۆچی بەڵام بار حاڵ ئەمە خینە سەری بزانین چیمان بۆ لێ ئەکات ئێستا وێنزدەی نەنووسراوە ئەیکین بە فرایدەی چۆن بیکەین وەرە سەر بەشی ئەیدیجەی باشە هاتینە سەر بەشی ئەیدیجەی وەرە سەر بەشی سێت هاتینە سەر بەشی سێت دیسان پەنجەم نەرو بە سێتەکە دووجار ئەمە جارێک بۆ دقەکە جارێ بۆ ئەم ژمارەیە لەم ژمارە وەرسە ئەیدیجەی یەکسە وەرسە ئەیدیجەی لێرە ڕۆژینەکە بۆ گۆڕێت ڕۆژەکە نووسا وێنزدەی ترزدەی ئەی پێنجشەمە فرایدەی کاتێ سەر ڕۆژی جمعەیە اینجاسە ئۆکەیەکی نوینە سەر چی اینە سەر بەشی مۆدەکە تاو ئەگە دیقەت بن ئێستا ساعتەکە ئێستا بە حساب 9 دقەی شەوە باشە 23 ئەمڕۆ ڕۆژی جمعەیە پلەی گەرمی ژوورەکەشمان پێ ئەڵێ ئەیبانی ساچن خەبەرمانەکاتەوە لەسەر مۆدەکە 5 دقە بانی خەبەرمانەکاتەوە مۆسیقاکەشمان هەڵ بژاردووە چ شتێکە ئەی تایمەرەکە هات بیرتانە دوایی قسمانە سەر 25 دقە بۆ بزانم ئێستا 8 دقی ماوە ڤیدۆکە زۆری لێ بردین کاتە ئێستا دوای 8 دقیقە جەڕسمان بۆ لێ ئایا باشە حەزەکەن جەڕستەکەش بە بەچاو خۆتان تاقیکەمەوە توان بخەمە سەر 1 دقە بەس وڵی ڤیدۆکە قەینا کاتیشی زۆر کاتمان ڕۆشت بە ڤیدۆکە ئەتوان خۆتان تاقیکەنەوە دوای ئەو 8 دقیقە تەواو بوو تەجەڕسێ بۆ لەکە جەڕسێ بۆ لێە سنووزەکە ئەکەیت و یەکسەر ئۆکەیەکی تاو جاگرتوی عینێشی بخیتۆ سەر جەڕست هەر ئەچیتۆ سەر بەشی تایمەرەکە لە تایمەرەکە چیتە سەر سێت لە سێتەکە دەستکاری ساعتەکە ئەکەی بتێوە ساعتەکە بگۆڕی تە سەر ئەیدیجەیەکە چکە ئەیدیجەیەکی بەزاتنی ژمارەیە
ئەگەر بتەوێت دەقەکان بگۆڕی ئەینەشت ئەچیتۆ سەر ئێدیجەکە دەقەکانە گۆڕێگە بچێت چرکە بگۆڕی تەسەر سێتەکە و جاچیتە سەر ئێدیجەکە زۆر ئاسانە بەکارهێنانەکەی جا زۆربەتان هەنێ ساعتی ترتان داوا کردو لای ئێمە لەم جۆرانە نییە ئەڵێن مامۆستا چۆن بەکارهێنرێم چونکە خۆم ساعتانە بەکار ناهێنم ئەو نیە ڕاستەخۆ لە بەدەستمان بڵێ بەم شێوازە بەکاری بێنن بەڵام عادەتەن ساعتەکان هەمویان یەک مەفهومیان هەیە زۆربیان ئەو چواردوگمیان هەرچیایە ئەم چواردوگمیان چیە چۆن لەم ڤیدیۆ پێم وتن ئەمە چۆن بەکارهێنرێت عادەتەن زۆربەی ساعتەکانی تیش کە ئەیکڕن هەر بەم شێوازە بەکارهێنرێت یعنی ئەو نییە شتێکی قورسی تیا بێت هەر سێتێکی تیای گۆڕی ئەو شتێکە بەکارێنێ سە بۆ نەتۆ ناکەی سە تایمەر ئەمە تایمەرەکە خستمە سەری ئێستا وەری یەڵا لێ سێتی ناچاکیکە لە سێتەکەیە عینەش ساعتەکانی تیژ وایە تۆ توێ خەبەرەکاتەوە ئیدە سەر بۆ مۆدەکە بۆ خەبەرکردنەوەکەی بۆ بەیانیان نێک بۆ جاڵسلێدانی کاتی سایکردن مەسەلە بۆ ئەمان لێرە چاکێکی تو سێتەکەکی لە سێتەکە ژمارەکانە گۆڕی تو لە ئێدیجەکە ژمارەکان زیاکەی هەموو شتێک ئاوا زۆر ئاسانە خوێندکاران خۆتیان قورس مەکەن ئەم ساعتە بێ ساعتێکی تر بێ باشە خوێندکاران جا ئیتر ئەم ساعتە داماش جامڕانێکی زۆر جوانە بەس لە دوای دوادەم نبوو سریکەن جا عینەشت هەموو ئەم ساعتانی تیشۆک و پێموتن هەمان ئیشی هەیە بۆ سایکردن بۆ خەبەرکردنەوە بۆ هەر شتێکە بەکاری ئێنن اینجا گەرتانم زانین نرخی چەنە دەبەن ئێمە ئیشەکانمان بە سێتە تۆزێ بەتا گرانێکی لەسەرمان کاتە لەگەڵ سێتی قوتابخانەیە ئەمان بە 8,000 دینارە ئەتوان ئەگە سێتی قوتابخانەم بەرن لامان ئەم ساعتە بێ بە 8,000 دینار لاتان باشە خوێندکاران اینجا گەویستیشتان ئەتوان ئەمە بنێرم بۆ پیجی ئینستاگرامی مۆم واتا پیجی کاندل ستیشنەری لە ئینستاگرام یاخۆی لە تیکتۆکە لە سناپچاتە لە هەر شوێنەکە بەڵام سناپچات وەکو پێم وتن عادەتەن لە سناپا زۆر نامەم بۆ نایەت شتەکان نابینم ناموشتەکان یان لە ڤایبەرە نامە بنێرن یا لە تێلەگرامە لە هەر شوێنەکە کە بۆتان گونجا ئەتوان داوای بکەن باشە خوێندکاران ئێستا هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان دا ڤیدیۆی داهاتوو بەخۆی گەورەتان سپێرم خواتان لەگەڵ بێ